بەڵام بە دڵنیاییەوە ئەو جۆرە دابەزینانە لە ژمارەکاندا کاتینە بۆ ماوەی چەند ڕۆژێکە واش دەکرێتەوە کاریگەری نەبی لەسەر بازارەکان کاریگەری نەبی لەسەر نرخی بنزین هۆکارێکی زۆر کە بابەتی تەکنیکیەکەوە سیانە دەکرێن پاڵاوگەکان اعتیماد دەکەن لەسەر ئەو بڕن نەوتە خامەی کە دابەش دابین دەکرێتن بۆ ئەو پاڵاوگانە بەڵام بە دڵنیاییەوە ئەو جۆرە دابەزینانە لە ژمارەکاندا کاتینە بۆ ماوەی چەند ڕۆژێکە واش دەکرێتەوە کاریگەری نەبی لەسەر بازارەکان کاریگەری نەبی لەسەر نرخی بنزین لەبەرەوەی هەموو ئاسانکاریەکیش بۆ کۆمپانیەکان پێشکەش دەکرێت لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی کەوا بنزینێکی کوالێتی بەرز دابین بکرێتن بەخۆی ئەو بنزینەی کە دێ لە سەرچاوەکان هەر هەمووی بنزینی باشە بەڵام ئەوەی دەستکاری دەکرێت لە وێزگەکەیە یاخود لە شوێنێکی تری شاراوەی دەستکاری دەکرێتن بۆیە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان دەرچووە ئیجرات لەگەڵ ئەو وێزگانە دەکرێتن لەگەڵ خاوەنەکانیان دەکرێتن ئەوەی جاری دووەم و یاخود دووبارە و سێبارەی بکاتەوە ئەکیدەوە ئیجراتەکان تونترن لە ماوەی ڕابردووش هەندێک ڕێنمایی یاخود هەندێک بڕیاری تر دەرچووکەوە ئەو ئیجراتانە تونتر بکرێتن کاریگەریەکەشی ئێستا ئێمە دەبینین لە ناو بازارەکان کە ئەو بنزینەی هەیە بنزینێکی باشە.